والله بەپێی حەدیسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسەی مناڵ داگیر بکات لە پیاوەکەی یا لە ژنەکەی محرومی کات لە بینینیان، خوا لە قیامەتە لە خۆشەویستەکانی محرومی دەکات کە ببینێت. کەواتە ئەمڕۆ بگەڕێرە بۆ لای خواتەوە بۆ بکە بە قسەی هیچ کەسێک پشت لە دایک و باوکت مەکە. کاکە گیان دادە گیان لەگەڵ دایک تا ژیایی باوکت لەبیر نەچێ، تەلەفۆنی بۆ بکە بیبینە. لەگەڵ باوک تا ژیایی دایکت لەبیر مەکە، بە قسەی هیچ نەفەرێک مەکە. دایکت ئەڵێ پیاوەکەم زوڵمی کرد، کەیفی خۆی دەوە ژن و مێردن، پەیوەندی بە تۆ نییە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم: من فرق بين والدة وولدها فرق الله بينه وبين أحبته يوم القيامة. ئێمە هەر کەسێک لە ئێمە کۆمەڵی ئازیز و خۆشەویستمان هەیە، دایکمانە، باوکمانە، باپیرەمانە، نەنکمانە، خوالیان خۆش بێوانەی کە مردوون، کچە، کوڕە، برایە، خوشکە، خێزانە، پیاوە، هەر کەسێکە، برادەرە، کۆمەڵی خۆشەویستمان هەیە لە دنیادا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: تۆ هەر بڵێ خوا غەفور و ڕەحیمە، تۆ هەر بڵێ من هیچم نەکردووە، تۆ هەموو شتێکت کردووە کە ئەو زوڵمت کردبێ. ئەو کەسەی دایکێک لەگەڵ منداڵەکانیدا لە یەک جیا بکاتەوە، دایکێک لە بینینی مناڵەکانی مەحروم بکات، خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لە مقابلی ئەو تاوانەدا ئەو مرۆڤە ئەگەر بڕواتە بەهەشتی شەوە لە بینینی ئازیزەکان و خۆشەویستەکانی بێبەشی دەکات. دەڵێ خوایە گیان دەمەوێت کوڕەکەم ببینم، نابێت، نییە. کچەکەم ببینم، نییە. خێزانەکەم، پیاوەکەم، نییە. لەبەر ئەوەی زوڵمت کردووە، ئیتر ئافرەتی زوڵمت کردووە لە پیاوەکەی خۆت، یا پیاوی زوڵمت لە خێزانەکەی خۆت کردووە. دەمەوێت باوکو دایکم ببینم، نییە. بۆچی؟ لەبەر ئەوەی کە تۆ لە دنیادا خێزانەکەت یا پیاوەکەت لە بینینی مناڵەکان و خۆشەویستەکانی مەحروم کرد، ئەبێت تۆش باجەکەی بدەی. لەوانەیە کەسێک بڵێ لە بەهەشتا خۆ هەموو شتێ بەدڵی خۆتە. نەخێر، بێگومان بەلەوە بەدڵی خۆتە، بەڵام هەندێک تاوان هەیە باجەکەی ئەدەی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: ئەو کەسەی لە دنیادا عارق بخوا تۆبە نەکا بمرێ، خوا لە قیامەت عارقی پێ نادا لە بەهەشتا، مەحرومە لە عارق خواردنی بەهەشت. ئەو کەسەی جلی حەریر لەبەر بکە، حەریری ئەسڵی، و تۆبەش نەکا لەسەری بمرێ، لە قیامەتە لە ناو بەهەشتا جلی حەریر لەبەر ناکە. کەواتە هەندێک تاوانەیە لە هەندێک خۆشیەکانی بەهەشت مەحرومت دەکا. بەدڵی خۆتە، بەڵام هەموو شتێکیش بەدڵی خۆت نییە. سەتا سەد بڵێ بەدڵی خۆمە. دەی تۆ بڵێ بە خوای گەورە ئەچمە جێگاکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، جێگای پێغەمبەران خوا پێت نادا. هەموو شتێک قانون و شوێنی خۆی هەیە. بۆی ئاگادار بە، تۆش ئاگاداری خۆت بە. پێت خۆشە، من بەو کەسانە دەڵێم کە مناڵیان داگیر کردووە، تەنها ئەوەندە دەڵێم، پێت خۆشە لە قیامەتە ئەگەر بڕۆیتە بەهەشتی شەوە، پێت خۆشە لە بینینی ئازیزەکان و خۆشەویستەکانت بێبەشبی، وەڵامی هەمومان نەخێرە. دەی والله بەپێی حەدیسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسەی مناڵ داگیر بکات لە پیاوەکەی یا لە ژنەکەی محرومی کات لە بینینیان، خوا لە قیامەتە لە خۆشەویستەکانی محرومی دەکات کە ببینێت. کەواتە ئەمڕۆ بگەڕێرە بۆ لای خواتەوە بۆ بکە بە قسەی هیچ کەسێک پشت لە دایک و باوکت مەکە. کاکە گیان دادە گیان لەگەڵ دایک تا ژیایی باوکت لەبیر نەچێ، تەلەفۆنی بۆ بکە بیبینە. لەگەڵ باوک تا ژیایی دایکت لەبیر مەکە، بە قسەی هیچ نەفەرێک مەکە. دایکت ئەڵێ پیاوەکەم زوڵمی کرد، کەیفی خۆی دەوە ژن و مێردن، پەیوەندی بە تۆ نییە. دایک و باوک شتێکە ئاگادار، خاڵێکی هێڵێکی سوورن، بەڵام مناڵ کە لای هەر کەسێکیان بێ ئەبێ بەرامبەرەکەیشی لەبیر نەکات. بۆی ئاگادار بن ئینشاءالله، زوڵم مستەم مەکەن. ئەگەر پێمان خۆشە لە قیامەتە لە بەهەشتا لەگەڵ ئازیزەکان و خۆشەویستەکانمانە کۆبینەوە، با ئەو زوڵم مستەمە نەکەین و مناڵ لە دایکی یا لە باوکی مەحروم نەکەین.